من کەسێک چەند ساڵێک بێت ینی زۆر خراپەی بەرامبەرم کرد بێ، ینی خراپەکەی زۆر بوو بێ. بۆ نمونە من نمونە بۆ بێنینەوە کە سوکارێک کە بی کچەکەی بە زۆر بەمێردا بێ، بە زۆر بە زەبری تفەنگ و دەماچە، بۆ نمونە باوک و برا و مام و باپیر و ئەوانە. ئەگەر بێت من گردنی ئازانەکەم ئەوە یەک سەر ڕای ئەوەش کەوت بێتە حاڵێک و ژیانێکەوەش ژیانی زۆر ناخۆش بوو بێ. مێردوو کە سوکاری مێردەکەی زۆری لەگەڵ خراپ بوو بن، چەند جارێک داوای کرد بێ بیگوت بێت باجیا بمەوە کە ینی ژیانم ئاوایە، چەند جارێک ڕۆشت بێت. بەڵێ خوشکە بەڕێزەکەم ئەوانە هەمووی زوڵمە لە بابی زوڵمایە، خی پەروەردگاریش عقوبەی تایبەتی داناوە بۆ ستەمکار. یەقینەتە بێ ئیتر بەڕاستی ئەبێ باوک و دایک لەوە تێ بکەن کچ و کوڕ لە مەسەلەی زەواجە نابێ بە تۆبزی بدرێن بە شوو و ژنیان بۆ بهێنرێت. شتەکە بە زۆر نییە، هەرچی شت لەم دنیایە بە زۆر بکرێت، یعنی تۆ توانی زۆر لە مناڵکەی بخوێنێت، باشە ئەتوانی زۆر لە مناڵکەی جلوبەرگێکی تایبەت بکاتە بەری، ئەتوانی زۆر لە مناڵکەی لە ژوورێکی تایبەت تا بخەوێ، بەڵام قەزەی زەواج زۆری تیانە. ئەمە حسن و ڕەزایە، ئەمە گونجاندنە، ئەمە حەزە. هیچ کەسێک ناتوانێت بە زۆر یعنی کەسێکی خۆش بوێت. ئەبێ جارێ یعنی ئەمە فیترەتە، ئەبێ جارێ خۆت خۆشت بوێت، طبیعەتی ئەو کەسە بچێتە دڵتەوە. بۆیە مەسەلەی زەواج بە زۆر نییە و هەر کەسێک کچەکەی بە زۆر بدا بەشوو بە زۆر ژن بۆ کوڕەکەی بێنیە ستەمی کردووە، زوڵمی کردووە و پاشە ڕۆژی بەڕاستی پەشیمان ئەبێتەوە و عقوبەشی وەرئەگرێت. بەس مامۆستاگیان من پرسیارەکەمەوە بوو، من ناتوانم لێیان خۆش بم، یعنی ناتوانم گردنیان ئازاکەم، ئەوە یەکەم شت. یعنی تەنان باوکم ماوە، باپیرم مامم کە کاتی سەرەمان مەرگ داوای گردنازایان کرد. یعنی من هەر کەسە هاکەزاییەک لەبەرەوەی کاتە زۆر خوشکی خۆم تەفاسیل باس مەکە، من باسم کرد ئەوە زوڵمە، خی پەروەردگار لە کەسی زاڵم خۆش نابێت و عقوبەی خۆی وەرەگرێت. مامۆستا پرسیارەکەی من ئەوەیە، ئێستا من لێیان خۆش نەبم، گوناحبار نابم، بۆ نمونە لە مێردەکەم لەو کەسی کە خراپی بەرامبەر کردم، من ناتوانم لێیان خۆش بم، ناتوانم یعنی شتەکانم بچێتەوە. بەڵێ وەکو وتم ئینسان کە دێتە واقعێکەوە جاری وا هەیە ناچاریە، جاری وا هەیە باوکەکە ما من شتێکیش هەیە بیخەمە ڕوو. یعنی ئێستا زۆربەی کچ، من ناڵێم هەنێکیان، زۆربەیان باشە ئەچن بۆ نمونە پەیوەندیەک دروست دەکەن لەگەڵ کوڕێکە، ئەم کوڕە لە ڕووی نوێژە و نوێژ نەکەرە، باشە لە ڕووی مواسەفات و مواسەفاتی خراپی هەیە، کاکە ئەچێ بۆ کافتریا ئەخواتەوە، والحاصل ئیشی نییە، والحاصل کەسایەتی باش نییە. کاتێ دێتە پێشەوە ئەم کچە برای هەیە، باوکی هەیە کە سوکاری هەیە، کاتێ سەیری سەرچاوی کوڕەکەکەن هەر لە سەرچاو ستایلە ئەم کوڕە ناچێتە دڵەوە، لە ڕووی عقلێتەوە ناچێتە دڵەوە، لە ڕووی کەسایەتی و کەسایەتی خراپە هیچ نییە. لە هەر شوێنێ پرسیاری لێکەن ئەم کوڕە بە کەڵک ئەوە نایە بیکەی بە کوڕی خۆت، بە کەڵکی ئەوە نایە بیکەی بە هاوسەری کچەکەت. ئەم کچەش پێی وایە زوڵمی لێکرێکە نایدەن بۆ کوڕە، ئەمە زوڵم نییە، ئەمە دەستی ئەم کچاگری بۆی دۆزەخی دوو ڕۆژ لە دۆزەخا نەسووتێ، دوو ڕۆژ چاری ڕەش نەبێت. یعنی بەڕاستی زۆر جارە و پرسیارەمان لێکرێ مامۆسا من کوڕێکم خۆشەوێ حەزەکەم شووی پێ بکەم، باوکم نایڵێ، کاتێک لەگەڵ باوکەکەی قسەکەم باوکەکە ئەڵێ مامۆسا گیانوەرە بزانم تۆ کچی خۆ دەدەیتە ئەو کەسە، ئەڵێم نەوەڵڵە. یان بە هەمان شێوە کوڕی وا هەیە حەزی لە کچێک کردووە، کاکە ئەم کچە خودی ماڵەکە بۆ نمونە کاکە کەسایەتیان جوان نییە، بۆ نمونە کچەکە بۆ خۆی کەسایەتی جوان نییە، بۆ دایکایەتی ناشێ، کاکە بەوەن بۆ ناشێت تۆ دوو ڕۆژ ئیعلامی پێی بڵێ ئەمە بۆتە بووکی من، باشە ئەم کوڕە پێداگریەکە ئەڵێ هەر ئەمەوێت کاکە باوک ناتوانێت بچێتە پێشەوە. ئێستا من کوڕەکانم ئەگەر بشنە داوای کچێکیان بچێتە دڵەوە، وڵای کەسایەتی ماڵەکەم بە دڵ نەبیە، کچەکە نەچێتە دڵمەوە، وڵای من ئامادە نیم لە عەقد و قیڕانی ئەو زەواجەیە دانیشم، ناتوانم دانانیشم. بۆیە هەنێشت هەیە باوک و دایک ئەولاترن بەو قەزەیە. ئێستا کچ خەفەت ئەخوا ئەڵێ من حەزم لەو، کاکە تۆ بە بیعەقلی لە 12 ساڵیەوە حەزت لەم کوڕە کردووە، ئەم کوڕە کاکە ئەوەی ناشیاوە ئەیکات، ئەوەی مواسەفاتی ئینسانی و جوانی بێ لەم ئینسانەیە نییە، تۆ بە بیعەقلی دوای کەوتویتە. ئەی باوکیش چەند ساڵە تۆی بەخێو کردووە، باو براکانت کە سوکارت یعنی ئەمانە بۆ خۆیان حەقی ئەوەیان هەیە تەداخولی ژیانت کەن،
ئێخۆمە ئەوروپا نییە کچەکەم ئەوروپا نییە دەسی ئەم کوڕە بگریت دەسی ئەو کچە بگریت بە کەیفی خۆت بیبیت دوو ڕۆژ چۆن ئەبینین ئاوا کەس نازانیە مناڵێکی لێ بێ و دوایی بەڕەڵایەکات ئێمە موسڵمانین و پاشان ئێمە خەڵکێکی عەشایەرین ئێمە کاکە مەجلیسمان هەیە ئێمە دیوەخانمان هەیە خەڵک خۆی یعنی بتێنێتەوە سمعە و کەسایەتی خۆی بەلاوە گرنگە حەز ناکە کچەکەی بداتە کەسێکی سەرسەری حەز ناکە ئافرەتێکی خراپ بێنێ بۆ کوڕەکەی بۆیە ئەبێ لەوە حاڵی بن کچەکانم یعنی باوەڕەتە بێ من یەک کچێکم هەیە یەک کچێکی بچکۆڵانم هەیە تێگەی ئەگەر کەسێکی خراپ بێتە داوای خوا لێ ڕازی بێ کچێکی یعنی کەسێکی خراپ بێتە داوای لە مستەقبەلە نایدەمێ ئەگەر زانیومە بردوومە لە وڵاتێکی تر ژیاوە لەبەر ئەوە ئەزانم ئەو هەنگاوە هەنگاوێکی بێعەقلیە ئەو عینێت من ئێستا ڕێگری لێ بکەم باشترە دوو ڕۆژتر دوایی بە شەق دەریکەنە دەرەوە ئەوش بڕوا تەنەکەی نەوت بەسەر خۆیان بکە و خۆی بسووتێنێت بۆیە باوەڕتان هەبێ من ئەم قەزیانی کە باسم کرد ئەم شتانی کە باسم کرد ئەمە کۆمەڵە قەزەیەکە لە بەردەمی خۆمایە یعنی ڕۆژانە ئێمە کێشەی خەڵک بەو شێوازە حالەکەی تەسەوور بکەن ئێستا کۆمەڵێ خوشکەکەم ئەگەر لە مایک دابەزی بۆی من بتوانم بەردەوام بم باشە خوشکەکەم باشە مامەستەگەم بەس یەک شتی باسی ئەوە بکەی کە بۆ نمونە